سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان لاولێری پایتەختەوە لەگەڵتانم لە نێو جەرگەی بازاڕ و لەم جەنجاڵی کە هەیە بەڵام دڵێک هەیە لە پاڵ ئەو جەنجاڵیە کە هەمیشە بیری ئازیزانی دەکات هەمیشە دڵی لە لای خۆشەویستانیەتی جاوانەی کە خۆشەویستانی خۆشیان لە دەستداوە هەمیشە بە حەسرەتەوەن من ئەمڕۆ دەسما نێو خەڵک و پرسیار لە وڵاتیان دەکەم چ کەسێکی ئازیز هەیە کە بترسن لە ژیاندا لە دەستی بدەن ئەگەر لە دەستان داوە چی یادەوەریەکی ئەو هەیە لە بیری ناکەن چەند گرینگە ئێمە قەدری یەکتری بزانین قەدری ئازیزان بزانین خۆشەویستانی من ئەوەی کە گرینگە هەمومان دەبێت قەدری یەکتری بزانین ڕەفتار و هەوسوکەوتمان لەگەڵ یەکتری جوان بێ ڕەنگە دیمەنێک بە تووڕەویەوە یعنی کاتێک ئێمە خۆمان لە کەسێک تووڕە دەکەین ئەمە دوایین دیمەن بێ بۆیە ئەگەر ئەو کەسە وفات بکە ئێمە بە حەسرەتەوەین کە لۆها قسەمان لەگەری کرد لۆها ڕەفتارمان لەگەڵی نوان ئەوانەی کە دایک و باوچیان ماوە ئەوانەی کە منداڵیان هەیە خێزانیان هەیە خوشکوبرایان هەیە هاوڕێی باشیان هەیە دەبێت قەدری بزانن چونکە بەخوا هەر کەسێک بڕوە ئیتر ناگەڕێتەوە ئێوە لەگەڵمان نابن من گفتوگۆ دەکەم بزانم ماوەڵاتیان لەو بارەیەوە چی دەڵێن بیسەر و بینەرمان بن هەمومان خەڵکی ئازیز و خۆشەویستمان هەیە جا ئەو کەسە خۆشەویستانەی تو چیەنە لە ژیاندا ماون بۆ نمونە خەڵک هەیە دایک و باوکی لەلا خۆشەویستە هەیە منداڵەکانی هەیە خێزانی خۆشەویستترین کەسی تو چییە؟ وڵی برای بەڕێزم ئەوەی خۆشەویستی کەسی ئیم باباسی خۆم دەکەم ئەمە بابی مابی باب داکش مابی داک تەوەنداک و باب لەسەری هەمووی خۆشەویستی تەمەەن منداڵەکانش خێزانی خۆشت هەشتا خۆشەویستە بەس خۆشەویستی خێزانی لەگەی داک و بابی جیاوازە تەمەەن ئەولاد تێدەرجی خۆتە هەشتا خۆشەویستە ئەوجا خوشکتە ئەو خوارزاتە برادر هەیە لە خزمی خۆشەویستی لەوادی خۆت خۆشەویستتر هەیە تی پیاوی چاکەڕێک و پێکە با بپرسم زۆر بەڕاشکاوی لە دەستدانی چێ لە بۆ تو زۆر ناخۆشە چێ لە دەست بدەیت ینی بیرت کردیتەوە خوا نەخواست ئەگەر کەسێک لە دەست بدەیت لەو خۆشەویستانە چ شتێک لە ژیانی تو دەگۆڕی؟ وەڵای من لە بۆ من زۆر ناخۆش بوو کە لە 2007 باوکم دەستدا 2007 تاش هەلە یادمە کە دەستە مەزگەفتێ دێمەوە ئەو پێکەوە چوینە ئەزی دادەنیشی بگریم دێتەوە بەبیرت دێتەوە زیاتر چی بەبیر دێتەوە ئامۆژگاریەکانی پێکەنینەکانی بابم کابراایشی بێدەنگ بوو زۆر کەم دوو بووە پولێ باش تێ بوو ئاسا دەچۆ بزگەفتێ نیبیانیان دەچوو نیوڕیان دەچوو دادنیشتی پێ کۆنانمان دەخواران چامان دەخوادان جار پێکۆ سەفەرمان دەکرد دەچوینە میوانداری ئەوانم بەبیرێتەوە کە دەکەی دەچوو کە ئەوانت بەبیر دێتەوە ینی لە دوای وەفاتی بابەت ئینشەڵە جێگای بەهەشت بێ ینی لە پاشەوی ژیانی تو چەند گۆڕە تەبان ئەمە تا بابم مابوو مەسم بەچینە دەکرد خێزانشمە بوو دوو خێزانشمە بوو هەتا بابم ماوە مەسم بەچن مەبە سەفیمانە دەکرد ئێستا ئەرکان هەموو شانی خۆمە ئێستا من نژم لۆ دوو کوڕان مینایە مەسەلەن مەسرەفی ماڵە بە خۆم دەکەم ئێستا ئەرک قسە کەس شانی من لۆ خۆم بۆ خۆم شەکەی بە بەڕێوە دەبەم ئەو هەموو خەڵکە جێی بابی ناگرتەوە لەوە کەس جێباوی داکوباوی ناگریتەوە کەس ئێستا کوڕیش جێ من ناگریتەوە کەس نییە بەدەگمەن ئەگەر شەخصەکە بی جێبای بگریتەوە دەنا نییە کەس جێبای بگریتەوە کەس ناگریتەوە بۆ کە باسی بابت کرد دڵت پڕ بوو ینی لەبەر چیاوە چاوت بە فرمێسک بوو بابم پیاوەکە بازوو بێ قسە بوو چ قسە چینە بوویت بچ بە پولەی زۆر ناخۆش بوو زۆر
دیچە سەگۆڕەکەی بەڵێ لە پستۆڕەیە هیچ چۆن ناچ ئەی چت هەیە لە ئەوانەی ئێستا بابیان لە ژیان دامایە و قەدری نازانن والله داوام لەو خوشک و برانەیە ئەوەی بابیان مادا چەم ئەتراین بگەن ڕێزی بگرن داک باب نابیتەوە ژن دەبیتەوە خەزان دەبیتەوە دوتای خەزانی دروستکەوە بەس داک باب دروست نابیتەوە قەت قەدردا هەمومان کەسی عزیز و خۆشەویستمان هەیە جا ئەو کەسە خۆشەویستە لە ژیاندا ماوە یاخود لە دەستت داوە وڵی بێگومان کەسی خۆشەویست هەیە ئەمن وەهاشە ئێستا مایە بەردەوامە لە ژیان وهاشە مردیە داکم زۆر خۆشەویست بوو لە دەستمدایە بەڕاستی خوعافیکە لەگە مردی هەموو لایەکی دایکت لە دەستدا بێگومان چەند ساڵ دەبی 3 سارە 3 سال بەڵێ باش ئینشاڵە جێگای بەهەشتا ئینشاءڵڵا پەیوەندی لەگەڵ دایکت چۆن بوو وەڵی زۆر باش زۆر باش بوو بەس بریا بمتانی با زیاتری لۆ بکەم بەس تر نەکرا قەدەر هەر ئەوەندە لە تەمەندا بوو کۆتایی هات لە دەستدانی دایکت چ شتێکی ژیانی تو گۆڕی بەڕاستی کە دایکت دەڕوا شتەکان خۆش نامینێ یعنی لای من وایە یعنی شتەکان خۆش نامینێ سەرکەوتنەکانی خۆت کەسێک نیە لۆی باسکەی بەڕاستی لە دنیاە دوو کەس بەڕاستی خۆشی دەوێ داک و باب زیاتر نە ئەی بابت مایە بێگومان بابمە ئیشاڵە خی گەورە تەمەنی درێژەکە لەگەر هەموو لایچی ئەی ڕۆژانە دەچێت لای یان بێگومان. گفتوگۆ تێ لەگەڵ بێگومان وەڵی زۆر بێ ڕۆژەکان دەسمە لای ئارێوەڵ سەریان هەلێت دەم ئەگەر هەر نەشکریە بە تەلەفۆن نشکری بێت ئارێوەڵ ئەی ئێستا دەگونجێت تەلەفۆنێکی لۆ بکەی و پێی برێکە خۆشم دەوی بابە بابم ئێستا وەختی نوڕانە ڕەنگە نووسە بێگومان ئەم پێی دەرمێک کێشەم نییە بەس ئێستا ڕەنگە نووسبی لە ئیسراعات دابی قەستەرە و شتی لۆکرایە لە بە هەندی عز ناکەمەوەی کە مەگەنا زۆر احتیاجێ و 100 بابی خۆم خۆش دەوێت بێگومان هەم کەسی بابی خۆی خۆش چی دیکە هەیە بۆ زۆرت خۆش بێ ئازیزبی لەلات وڵی بێگومان ئیدیشێ دەوروبەر زۆر بێ ئازیزن بەس شتێک هەیە لە دنیا دوو کەس ئەتی بەڕاستی خۆش دەوێت بەس داک و باب ئەوکەیدی ڕەنگە بێگ و شە لێت بتۆرێ لێت بڕەنجێ لێت لەسە مەسلحەتەکی قسە لەگە نەکە ئەن شتەکان دەگۆڕێ بەس داک و باب لێت ناگۆڕێ بەعاتی ئەتو خراپیش بە ئەوان قەت لە تو ناگۆڕ ئارێوڵە کە دەچێت سەرگۆڕەکەی ئادادەنیشی ینی چیت بەبییر دێتەوە خی بێگومان زوو دەسمە سەقابرانیش ڕاستی ئەچکە هەم سەقەبران پندەکە هەم لۆ خۆت هەمیش مەسەرەن خۆشە کە دەچی هەر نەچم هەر بێزار دەم بەڕاستی ئارێوەڵە زوو دەچم سە پێرێکە لێ بەڵێ بەڵێ چی یادگایەک خۆت و داکت هەیە لۆم باز بکە کە قەت لە بیرت ناچی قەت ئەو یادگاری خۆت و داکت لە بیر ناکەی واللهی نازان برێم چە واللهی برێم چ ناکرێ داکەم پێکەوە داکم دووربی لە داچێم لاچ بە نەخۆشی سەرەتانی من لە قستخانەی لەگەری بووم بە بەردەوام بەخۆم لەگەری بووم ینی برایدیشم هەیە بەس ئەوان وەکو پێیان نەدەکرێ ینی وەکو پێویست هاوکار بن دایم لەگەر داکەم بووم بەس برێم چە ینی زۆر هاینگەدا بخینم زۆر تەژعی دەکردم خوعافیکە لەگە داچێم لاچی قەزەی خۆشەویستی پێش هەمویان لە ڕووی دینیەوە برین خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم بەست لە ڕووی عایلیەوە یەکەم جار داک و باوکە ئەو جە برا و خوشکەکانە ئەو جە پێدا دەڕوا لۆ خزم و کەسەکان حەسەب خزمی دوور هەیە و نێزیی شەیە هاوڕێی دوور هەیە و نێزیی شەیە دایک و باوکە لە ژیان ماوە لە خوای بە زیاد بەری لەخوای بە زیادبی چنی ئەمەتێکە ئینسان دایک و باوکی لە ژیاندا مابی ینی پەیوەندی باش لەگەڵ یان باش خزمەتیان بکە واللهی ئەوە فەرزەکی ئاینیە خزمەتیان بکەی لە خزمەتیان دابی طبعاً ئیمنیش یعنی لە 2008ەوە داکم لە سەجەیە دەبی بە هەمومان یعنی خۆشک و برایەکان لە خزمەتی دابین طبعاً بەشەریش وەچی لە سەجێ بوو نەخۆشکەوت
دریشتی ناسک دەبی دەبی تەواو لە خزمەتی دابین زۆر باشە پرسیارێک دەکەم وەزداوای لێبوردنیشت لێ دەکەم قەت بیرت کردیتەوە دانیشتی ئاوافکردکردە خوا نەخواستە دایک و باوکو لە دەست بدەیت چ شتێک لە ژیانی تو دەگۆڕێ والله طبعا سەرتاپای ژیانم دەگۆڕێ یعنی ئێستا بە نمونە بینیەوە دەبینی ئیمە زوو خڕ دەبینەوە لە ماری بابم لە ماری بام خڕدەبین ئەو داک و بابە نەمینێ لەوانەیە وەسعەکەش هەر ئەوها زۆرینەی هەر تەلەفۆن و شتە یعنی ئەحواڵ پرسین و شت بەس براو خوشکەکان لەوانەیە 2 هەفتە جارە 3 هەفتە جارە یەکتری نەبینین ئەگە داک و بابەکە نەمینێ یعنی سەرچیەکان نامینێ چەند گرینگە ئێمە قەدری خۆشەویستانی خۆمان بزانین قەدریان بگرین ڕێزیان بگرین چونکە ژیان یعنی خی گەورە دەرفەتە بە ئێمەی بەخشیوە هەر هەندە لە دەستماندا قەت ناگەڕێنەوە طبعا ناگەڕێتەوە داک و باب ئێستا زۆر شت هەیە دووبارە دەبتەوە بەس داک و باب سەرچیە بە هیچ نەوعەکی لە دەست بدرێ ناگەڕێتەوە مەگەر خوا لە قیامەتێ لە قیامەت یەکتری ببینینەوە و ئینشاڵڵا لە بەهەشتە یەکتری ببینینەوە ڕۆژانە دایک و باوکو دەبینی واللهی ئینشاڵڵا نەفتەوە ڕۆژ وێ لەوانەیە 3 جار بچمە ماریان سەبارەت بۆی کە نەخۆشە پێویستی پێمان هەیە ڕۆژ وێ 3 جار 4 جار دەچم ڕۆژیش وێ جارێک 2 بەس ئەوەش باشە یعنی لەخوای بە زیادبی لێک نێزیچین چەندێک هەست بە ئارامی دەکەی کاتێک دەستی دایک و باوکت ماز دەکەی کاتێک لە خزمەتیاندای خۆشترین شتە یعنی ئەو هاتەمشا دەکەی دادەنیشی ئەوها بە گەرم و گوڕی 2 سوعبەتی دەکەی یعنی هەست بە دڵ ئارامی دەکەی بەڕاستی ئیش و کار و بازار باشین الحمدلله ژیان خۆشی و ناخۆشی تێدایە لە ژیانیشدا کەسانی ئازیزمان لە دەست دەدەین جا دەپرسم هیچ کەسێکی ئازیز لە دەست داوە والله بەنسبەت ئازیز ئەرە وڵات زۆرمان لە دەست داوە بەس کە ئەوەی ڕۆیی ناگەڕێتەوە کە ئەوەی مایە دەبی ڕێز و قەدریان بگرین و بەهانایان و بچین و یارمەتی دەریان بین چێ لە دەستدا وڵای ئەم داچی خۆم لە دەستدایە وفاتی کردیارەوەڵ شانە جێگای بەهەشتا سلامت بیارەبی چەند ساڵ دەبی بەڵا تقریبا 3 سال دەبی بەس زڵداکم هەیە ئەو زیوی گرتەوە الحەمدلله لەخوای بە زیاد بی لەگەڵ دایکت چۆن بوو والله الحەمدلله زۆر باش بی خۆی بە زیاد بەس بابم مایە لەخوای بە زیاد بی الحەمدلله هەر ساغ و سەلامەت بی لەگەی هەموو لایەکی ئینشاءڵڵا باوکت ساغ و سەلامەت دەبی یادگاریت زۆرە بێگومان لەگەڵ دایکێت وانە چ شتێکی دایکت قەت لەبیر ناکەی والله خڕبوونەوەی و گەڕانی لەبیر ناکری دیتنی بە وەفای دەچێت سەر قەبرەکەی ئینشاءڵڵا ئارە والله سەری لێ دەدەین و دوعای خێری بەردەوام لۆ دەکەین و خێریش لۆ دەکەین الحەمدلله ئینشاءڵڵا جێگای بەهەشتا چ نسحەتێکی دەکردی چ ئامۆژگاریەکی دەکردی هانی هەمیشە لەبیر تا ئەو قسەی داکت قەت لەبیر ناکەی واللهی زیاتر نەفەر بەڕێی من کوڕ لەگە بابی زیاترە لەگە بابم زیاتر یعنی ئامۆژگاریەکانی بابم زیاتر لە ناو جێما دەزرینجێتەوە باش ئامۆژگاریەکانی بابت ئەوەی کە بتوانی باسیکەی چ بۆ لە بۆ تو واللهی بابم بە بەردەوام دەری حەقی عالەمی نەخۆن بە عالەم حەقدان بخۆ زوڵم لە خەڵک زوڵم نەکرد نارێ والله لەگەڵ بابت پەیوەندیت باشی ئینشاءڵڵا الحەمدلله باش یعنی باب گەوهرەکی بە نرخە چەند گرینگە ئەوانەی کە بابیان مایە قەدری بزانن واللهی زۆر پێویستترین چش لەسەر لە پاش عیبادەتی خوای گەورە و نێشکردنی جێڕایلی بابێ ڕۆژانە لە سعات چەندێ ئێکوانە سعات چەند دەگەڕێەوە خۆیرە معدل کرایەوە تقریبا سعات 8:30 دێین نوێژی مەغریبێ دەکەین دەگەڕێینەوە زۆر باشە ئەمڕۆ باسیەوە دەکەم هەمومان کەسانی ئازیز و خۆشەویستمان هەیە کەس هەیە بترسی لە دەستی بدەیت خوا نەخواستە بڵێ ئەو کەسم لە دەست بدەم یان بڕوە یان وفات بکە هەموو کەسەکی هەیە کە لە دەست بدە
مثلا كم كس مثلا داك وبابا لدواي خواي قوري ولا دواي بيغمر خواي كم خم خوري إنساني دايك وبابا يكداك وبابا اللي دزداتو يعني و راسي غميلي دخوي وشتشي ناخوش كارساتا شي قوريه دایک و باوکت ماون بري هردو كان ماور یا ڕەبی تەمەنیان درێژ بێ هەمیشە ساغ و سەلامەت بن بەڵام خوا نەخواستە بیرت کردیتەوە ئەگەر ڕۆژێک ئەوان وفات بکەن چ شتێک لە ژیانی تو دەگۆڕێ طبعا همو كاس يعني جياني دقوري براس يعني كداك وباب النمينيت جيان دقوري ارك شانت قرصتر دبي مثلا يسا كباب ما ارش شان مسوكتلا كان ميني ارك قرصتر دبي زيادة دبي ینی دایک و باوک گەوهرێکی بەنرخن وانە ینی دایک و باوک بڕوان نایەتەوە دروست نابتەوە دروس نابتو طبعا يعني داك وباب براس يعني ازريان قالك زور يعني واجبه يعني دائما انسان خزمەت یان کات شوان ڕەنجی زۆریان کێشە هەتا ئەمەیان پەروەردە کردیەوەمان گەورە کردی ئەمەش منداری خۆمان دیتیە و دەزانین چەند ماندی دەبین وەسەنە ڕۆژان ئەوان شارەوە چیما ماندی بووینە لە بۆ ژیان هەتا ئەمەیان پێگەیاندیە دەبی ئێستاش ئەمە ئەو ئەرکەیان بدەینەوە وەلو ئەرکەکەیان نادرێتەوە ینی بەڕاستی ینی ئەرچی داک و باب قەت بە ئەولادی نادرێتەوە باش دانیشتیەوە فکرکەوە داک و بابت وفات بکە گریابی لە بۆیان ینی جارو ئینسان بیر دەکاتەوە دادەنیشی قەت ئەوها فکرت کردیتەوە گریایی لە بۆیان بەێ طبعا يعني ئینسان دەیان زار فکر دەکەوە لە ئازیزانت مەسەلەن يعني لە دایک و باب يعني براتە خوشکتە ئەولادتە خێزانتە ئینسان دائما فکر دەکاتەوە ئەوانە لە دەست بدەی و يعني بەڕاستی قورسە مادەم ئازیزان ئەوە هەن بۆ نمونە منداڵە خێزانە برادەری باشە چەند گرینگە ئێمە قەدریان بزانین لە خزمەتیان دابین هاوکاریان بین یارمەتی دەریان بین لە خۆمانیان تووڕە نەکەین والله ئێستاوە ئەرکێکی سەرشانی هەموو کەسەشیە مەسەلەن يعني واجبە يعني ئینسان هەم ینی داک و باب لێت ڕازی بیت چ خوای گەورە ئینسان دەبی خوای گەورە لە خۆی ڕازیکە کە دەمری خوای گەورە بەچ لێت ڕازی دەبی ئەوە هەندە عیبادەت ێ پەیوەندی بە خوای گەورەیە نوێژ و ڕۆژی و زەکات و حەجی مالی خوای ئەوانەت پەیوەندی بە خوای گەورەیە عیبادەتش کەشیە عینن ئەوانیش بۆ ڕەزامەندی خوای گەورەیە یەکەم دەبی دایک و باب لێت ڕازی بێ گە لێ ڕازی نەبی خوای گەورە لێ ڕازی نابی مال و منداری خۆتە لێت ڕازی نەبیش خوای گەورە لێت ڕازی نابی جیرانتە لە تەنشتا لێت ڕازی نەبی خوای گەورە لێت ڕازی نابی ئەوانش هەمووی ئەرکە دەبێت ئەوانە هەمووی ڕازی کە تا خوای گەورە لێت ڕازی بی زوو دەچێکن داک و بابت بەێ ئەگە مەجال هەبێ هەموو جمعان دەچین وەرە سعادە کڕێمان دوورە یانێ جاوان زوو دێن ئەوان دێنەکنەوە تەلەفۆنی لۆ ناکەی بەدی چۆنێت بەێ ئەرێوە یەکەم وشەکە پێیان دەرێ هەموو جارێتیان پێ دەرێ یەکەم وشە سەلامە چۆنی باشی وەر ئەوەیە و بەڕێزیێت سەرچاو دەستی داک و بابیشم ماس دەکەم هەردەم دەستیان ماس دەکەم بەێ سلامت بخيرات تەوەرێکی کۆمەڵایەتیم هەیە باز دەکەم چ کەسێک زۆر ئازیزە لەلات دەترسی لە ژیاندا لە دەستی بدەی بخيراتتان دەکەم بخراتی کەناڵە بەڕێزەکەشتان دەکەم وڵی هەموو کەسێکی ئازیزی هەیە لە ژیان بێگومان کەسی یەکەم لە بۆ هەموو ئینسانەکی داک و بابە بەڵام بەداخە وڵای من بابم لە دەستدایە لە دوای بابیشم ترسی لە دەستدانی کچەکەمەیە یعنی هیوادارم ئینسانە تا ئەولادی خۆی نەبینی نازانین داک و بابی چیلۆ کردیە ئێستا دەزانم یعنی داک و بابم چیانۆ من کردیە ئەمن بابم لە دەستدایە یعنی ئەو کەس ئازیزی ئەتو دەڵێ ئەمن دەمەکە لە دەستمدایە من 25 دەی 2023 یعنی ناخۆشترین ڕۆژیشیان ماموو هەم باب هەم برادەر قدوە ماموو پشتوپەنا ماموو و داواکارم لەو بەڕێزانەی کە دەمانبین و گیان لێمانە ئەوانەی بابیان مایە قەدری داک و بابیان بگرن چکە داک و باب یەک جار خوای گەورە بە ئینسانەکان دەدات دووبارە بوونەوەی نییە هیوای تەمەند درێژی لە بۆ هەموو بابەکان دەخوازم ئینشاءالله خوای گەورە لە بابی من و بابی هەموو ئەوانەش خۆش بووە
کە وەفاتیان کرد لەگەڵ بابت برادر بووی زۆر بەیەکەوە بوون بەڵێ. پێم بڵێ چە ئامۆژگاریەکی بابت قەت لە بیر ناکەی قەت دەڵێ ئەو نسحەتەی بابم لە بیرم ناستەوە ئەو بابم پێی گوتیمە وڵای بێگومان یعنی لە بۆ هەموو ئینسانەکان داکوباب مەدرسەیە یعنی قوتابخانەیە بەردەوام بابمان دەیگوت مەسەلەن ئەو قسەی زۆر دووبارە دەکردێگۆ ئەمن تاسەر لە بۆنگۆ نامینێ و زۆر ئەو ئامۆژگاریە دەکردن دەیگوت لە ژیاندا سربەست بن سربەرز بن شتێک مەکەن کە لی پەشیمان بن یعنی دەو قەت شتێک مەکەن ڕۆژێک لە ڕۆژان لی پەشیمان بن یعنی برێ خۆزگا و شتەم نەکردبە ئەومان قەت لە بیر ناسی شەڵامەش شتێکمان نەکردی لی پەشیمان بن سربەرزین الحەمدولله مادەم لەگەڵ بابت برادربی حتمما کۆمەڵێک یادگاری زۆرتان بێکەوە هەیە باشە داوای لێبوردنیش دەکەم و پرسیارێ دەکەم بەڵام کاتێک کە بیر دەکەیەوە جاروە ئینسان بە تەنیا بیر دەکاتەوە یادگاریەکانی بە بیر دێتەوە کام یادگاری هەیە بە بیرت بێتەوە ئەنی ئینسان جاروێ خۆی پێ ناگیرێت دەست بە گریان دەکا چ یادگاریەکی بابت هەیە وڵی یادگاری خۆش و ناخۆشمان زۆرە بەڵام یعنی ئەو شتەی زۆر خەمی لێ دەخۆم بەردەوام ئەمن 2010 زەوازم کرد ئەو کاتی بابم وەفاتی کرد 25 دەی 2023 پاش 5 ساڵ یعنی ئەو 5 ساڵی ڕۆی لە تەمەنم بە خێزانداری ئەمن هەر کرێکی بووم بەردەوام یعنی زۆر ئێوەی ئێستا دەمکوژی و دەستێم کە بەبیرم دێتەوە بەردەوام خەمیەوە یعنی سکونێک لە بۆ من دابیم بکات یعنی هەتا سەریشی نایە وەفاتی کرد ئەو ئاوەتەی نەهاتە دی و پاشەوە الحەمدولله ئێستا 5 مانگا من بوویمە ساحێبخانەی خۆم پاش 7 ساڵ کرێتیاتی یعنی ئەوە زۆر جار کە بەبیرم دێتەوە دەکرێم یعنی لە ناخەوە دەرێم خۆزگە بما با بیدیت با کە ئەمە الحەمدولله خوای گەورە دەرکەی لێ کردینەوە بووینە ساحێبخانەی خۆمان یعنی ئەوە زۆر تاسیرم لێ دەکات لەگەڵ دایکت چۆنە وەڵا باشە الحەمدولله باش ئاگات لێتی بەڵێ الحەمدولله دایک باوە دووبارە نابن دووبارە نابنەوە نەخێر نەخێر ئێستا کە دەڵی باز دەکەی ئەمن دەزانم چەند لۆمدارەکانم مادیمە ئەو چ دەزانم بابم چەند لۆ من مادیتر بووە بێگومان یعنی من هەتا ئینسان منداری خۆی نبینی نازانین داکو باب چیلۆ کردیان هەتا گەنجی هەتا ئەرزەکاری خینت گەرمە نازانی یعنی شتێک الحەمدولله یعنی ئەمە پێشەوەی منداری خۆشمان ببینین ئەو چاکەیوانمان لە پێش چاو بوو کە بابم هەتا وەفاتیش کرد یعنی لۆمە دەژیا یعنی هەستم دەکرد ئینسانێک بوو ژیانی خۆی لۆمە تەرخان کردبوو باوەڕتە یعنی کابرایەکی الحەمدولله زۆر سەربەرز دەست و دڵێکی تێر و گەورە قوربانی دەدا لۆمە دائیمان یعنی لە دوای وەفاتی بابت خوشک و برایەکان لەگەڵ یەکتری تەبان الحەمدولله باش ئاگاتان لێکتر بەڵێ الحەمدولله زۆر زۆر باش لە چێ لای خوشکەکان سەردانیان دەکەی بێگومان بەڵێ بەڵێ خوشکەکانەمە من وچی کچی خۆم تەماشا دەکەم هەر بەجددی یعنی واز ناکەم خوشک من برایەکانیشم ئەمە چار برانەیەک لە خۆم گەورەترە دوو لە خۆم گچکەتر یعنی تەشبیه نەبیوە دەزانم منداری خۆمن گچکەکان یعنی دەبی ئەوابی ئینسان سەلامەت بیاخۆ ژیانە و ئارێ وەڵا دەبی بەردەوامی بەردەوامین الحەمدولله و کەسیش پاش کەس دنیا لە خۆ حرام نەکردی و دنیا لە بۆ خۆشەویستی نمایە ڕحمان بە قوربانی بێ دیامە شار دێن و دەڕۆین و بەس ئینسان تا لە ژیانە یعنی شتێک نەکە کە لی پەشیمان بێ یعنی کوبرەی جێ پەنجە دیاربی خەرکەک خی گەورە لێمان ڕازی بی پاشان خەرکەک لێ ڕازی بیتن بە بچاکە باست بکە خۆشە ئینسانەوە بەس شتێک نەکەی برێنەها وڵا کوڕی فرانی بەنە بە چاوەش کە تەمەشاتکەن ئەوە زۆر کەسەرە یعنی دۆڕاندنی ژیانیەوە شێک بکە ڕەحمە لە داخ بابێت طبعا بێگومان بێگومان خۆشەویستان و ئازیزانەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو باسی لە دەستدانی ئازیزانی خۆیان کرد بێگومان هەمومان کەسی ئازیزمان هەیە و کەسی ئازیزمان لەدەست داوە جا ئەو کەسانە بەپێی خۆشەویستەکانیان بەپێی ئەوەی بەڕیزبەندی ئەنی دایک و باوک لە پێشی پێشەوەن دواتر خوشک و برا و منداڵ و خێزان و هاوڕێیەکان دێن ئازیزانی من
هەتاوەکو خۆشەویستانتان لە ژیاندا ماون قەتری یەکتری بزانن خۆشەویستی یەکتری بزانن بەخوا هەر کەسێکیان بڕوا قەت نایبیننەوە وێنەکانیان با کاتێک کۆز دەکەن لە دیوار هەڵنەواسین و سەیریان بکەین و ئیتر فرمێسک بڕێژین هەتاوەکو لە ژیاندان با بچینە لایەن و پێیان بڵێن خۆشمان دوێن و نەیان ڕەنجێنین تاوەکو لە ژیاندا ماون گوڵیان پێشکەشکەن نەک کە مردن گوڵ ببەن بۆ سەر گۆڕەکانیان نایستا بیدێ با بۆنی گوڵەکان بکە با هەز بکات چەندت خۆش دەوێ پێغەمبەری خوا سەڵ سەلەم دەفەرمێ ئەگەر برایەکتان خۆشویست پێی بڵێن با هەز بکە بڵێ خۆشم دەوێ بۆ ئێمە هەر هەمومان کەسانی ئازیزمان هەیە بەڵام کاتێک ئازیز یەک ماڵەکە چۆڵ دەکا ئیتر بەشێک لە ڕوحمان لەگەڵ خۆی دەبا ئیتر بۆ هەمیشە چاومان بە فرمێسک دەبێ و خۆشی دنیا قەت ناتوانێت شوێنی و ئازیزەمان بۆ پڕ بکاتەوە تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم هەمیشە ماڵتان ئاوەدان بێ و خواتان